دوای تەواوبوونی ئەم خولە تەندروستی سلێمانی دەبێتە یەکەم پارێزگا لە سەراستی عێراق کە خزمەتگوزاری سەرەتایی تەندروستی واتە سیستەمی کوتان و چاودێری دایکی دووگیان و چاودێری خۆراکی منداڵ و ئەو خزمەتگوزاریانەی لە مەڵبەندە تەندروستیەکان پێشکەش دەکرێت بە ئەلکترۆنی دەکات. ئەم پرۆژەیە ماوەی ساڵێکە کاری لەسەر دەکرێت و با پاڵپشتی سندوقی نەتەوەیەکگرتوەکان بۆ دانیشتوان کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. لە سەرەتا ئێمە 6 دانەمان وەرگرتووە و پایلۆتێک بۆ ئیشکردن لەسەر سیستەمەکە هەر 6 مەڵبەندەکە دیکتۆری مناڵانی تایە دیکتۆری دایکی دووژانی تایە هەموو پرۆگرامەکانی خۆپاراستنی تایە پرۆگرامەکانی وقایە کە مەبەستی لەوەیە کە مناڵەکە کوتانی پێویستە یاخود مناڵەکە پێویستی بەوەیە کە گەشەی بزانی چۆنە چۆن نییە هەمووی داتا ئاکرێت لە ناو سیستەمەکەیە کە داتاکرا ناو سیستەمەکەیە مەڵبەندەکان لە ڕێگەی تۆڕێکەوە بەیەکەوە بەسرێتەوە کە بەیەکەوەیان بەسەوە لە داهاتووە ئەگەر پێویستی بە ناردن بێ بۆ نەخۆشخانە لە ڕێگەی ئەو سیستەمەوە ئەنێرێ بۆ نەخۆشخانە. لەم خولەدا سەرجەم مەڵبەندە تەندروستیەکانی سلێمانی بەشداری پێکراوە و ڕاهێنانیان پێدەکرێت بۆ بەکارهێنانی سیستەمەکە لە ڕۆژانی داهاتوودا. بەپێی ئەم سیستەمە جگە لە دایکی دووگیان ئەو منداڵانەی لە دایک دەبن تا کۆتایی تەمەنیان سەرجەم زانیارە تەندروستیەکانیان تۆمار دەکرێت و لە ڕێگەی کارتێکی ئەلکترۆنیەوە دەتوانن لە هەر مەڵبەندێکی تەندروستی سنووری سلێمانی چارەسەر وەربگرن. ئەمە یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی گۆڕینی سیستەمی تەندروستی و ئەم سیستەمە ئەبێتە خەزنەیەک یا پاشخانێکی ئاڵتوونی تەندروستی بۆ پارێزگای سلێمانی و لە داهاتوودا نەوەکانی داهاتوو سوودێکی زۆر گەورەی لێبین و پزیشکان و ئەو کەسانەی کە لێکۆڵینەوەکەن سوودێکی زۆر گەورەی لێبین و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دانانی پلانی داهاتووی سوودێکی زۆر گەورەی لێبینێ بۆیە ینی جێبەجێکردنی ئەم سیستەمە توانم بڵێم مێژووی تەندروستی لە پارێزگای سلێمانی لە ناوچەکەی ئاگۆڕێ. لە ئێستادا ئەم خزمەتگوزاریە تەنها مەڵبەندە تەندروستیە حکومەکانی سلێمانی دەگرێتەوە و لە داهاتوودا هەوڵ دەدرێت سیستەمەکە نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشخانە حکومی و تایبەتەکان و دەرمانخانەکان و کۆمپانیەکانی دەرمانیش بگرێتەوە. دوای جێگیرکردنی ئەم سیستەمە بۆ سەرجەم سێکتەرەکان جگە لە تۆمارکردنی زانیاریە تەندروستیەکانی نەخۆش هەر هاوڵاتێکیش دەتوانێت لە ڕێگەی مۆبایلەکەیەوە بزانێت ئەو دەرمانەی لە دەرمانخانەکان دەیکڕێت ڕێگە پێدراوە یاخود بە قاچاق هاتووە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.